بێگومان ئەمڕۆ 8 ساڵ بەسەر ساڵیادی کارەساتی شنگال و جینۆسایدی ئێزیدیان بەدەستی یاخود بەدەستی ڕەشی داعش تێدەپەڕێت بێگومان کە 8 ساڵ لەمەوبەر بە شێوەیەکی درندانە و نامرۆڤانە لە بەرچاوی کۆمەڵی نێودەوڵەتی شنگالیان خەڵتانی خوێن کرد بێگومان بۆ ئەم یادە زۆرێک لە هونەرمەندان و با بڵین فۆتۆگرافەران بە تایبەتی هەوڵ ئەدەن لە ڕێگەی کامێراکانەوە یاخود لە ڕێگەی ئەو بابەتانە و ئەو بەرهەمانەی کە وەک دۆکیۆمنت لە لای خۆیان پاراستویانە هەوڵ ئەدەن ئەو بەرهەمانە بە شێوەیەک بخەنە ڕوو کە با بڵین هەم وەکو با بڵین گزارش بێت بۆ جینۆسایدی شنگال و هەروەها وەکو با بڵین بەڵگەیەکیش بێت لەسەر ئەو کارەساتە بێگومان یەکێک لەو فۆتۆگرافەرانە زۆر بەڕێز ناسح عەلیە کە بە بەردەوام لە ماوەی ئەم چەند ساڵەدا هەمیشە بە فۆتۆکانی گزارشتی لە کارەساتی شنگال کردووە. کاک ناسح بەخێرهاتی بەخێربی سەرچاومان. زۆر سپاس دیدارە لەمڕۆ سەری ڕێز و نوازش دانەوێنم بۆ هەموو قوربانیانانی کە لەو کارەساتە گیانیان سپارد بخاک و بەنیشتیمان. بەخێرهاتی بێگومان پێم وابێ تۆ بە بەردەوامی لە ماوەی ئەم چەند ساڵەیە هەمیشە بە فۆتۆکانت گزارشتت لە کارەساتی شنگال کردووە. من لە 2014 بێدابڕان دەو ڕۆژانەوە کە لە چای شنگال گەڕامەتەوە هەر لە نێو خاکی سووریا یەکسەر هەوڵما فۆتۆکانم ناردووە بۆ هەموو ئەو ڕێکخراوە ئێنجیۆوانەی کە تایبەتن بە کاری مرۆیی بۆ ئینسان دۆستی توانیم لە ڕێی فۆتۆکانمەوە چەندین ڕێکخراوی ئێنجیۆی ئەوروپی و ئەمریکی بێنمە کەمپەکانی باجەت گەندەڵ و کەمپی نەورۆز بۆ ئەو کاریکردنی و برای ئێزدیانە و فۆتۆکانم هەوڵماوە هەموو ئەو کەسولایانانی کە پەیوەند بوون بۆ ناساندنی بە جینۆسایدی ئەم کارەساتە خۆم پەیوەندیم پێوە کردوون و هەموو دیکۆمنتەکانم پیاون بۆ ناساندنی ئەو کەیسە و هەمیشە من لە هەوڵێوەدام هەر کارەسات دوور بە هەر ناخۆشیەک لە وڵاتە ڕووبە من لە ڕێگەی لێنزەکەم و لە ڕێگەی خۆمەوە بتوانم دەزووترین کات و لە کەمترین کاتە کەیسەکە بە دنیای دەرەوە بناسیێنم و بێتە بەڵگەیەک بۆ ئەوەی چیتر میلەتی کورد ڕوبەڕووی ئەم کارەساتە نەگریسانە نەبێتەوە. زۆر باشە ڕەنگە تۆزێک بتبەمەوە بۆ ئەو کاتە هەندێک لەو با بڵێن ئەو یادەوەریانم بۆ بگێڕیتەوە کە با بڵێن لە کاتی وێنەگرتن یاخود لە کاتی دۆکیۆمنتکردنی کارەساتی شنگالدا با بڵێن وەکو دۆکیۆمنت تۆمارت کردووە. ئەو فۆتۆیانە بە درێژایی ئەم چەند ساڵە لەو پێشانگایانەیە بوونی هەبوو و مەبەستیشمەوەی بزانم هیچ پێشانگایەکی تۆ تا ئێستا لە شنگال کراوەتەوە. بەداخەوە هیچ پێشنگایەکی من لە کۆتایی پرسیارەوە دەست پێکەین لە شنگال نەکراوەتەوە لەبەرە و بارودۆخی کە ئیسەر لەو ناوچەیە هەیە نائارامە و خەڵکەکەی بە تەواوەتی نەگەڕاونەتەوە و بۆ ئێمەی فۆتۆگرافەرن ڕۆژنامەنووسانیش تۆزێ قورسە بچینەوە ناوچانە نەمتوانێت پێشنگال لێ بکەم بەڵام توانینمە هەمیشە لە ڕێگەی کارەکانمەوە لە دەرەوەی وڵات هەموو ساڵێک لە فەڕەنسا لە فینلەندا لە یابان لە زۆربەی وڵاتان ئەو وڵاتانانی کە تایبەتن بەم کەیسەوە لە ئەڵمان هەوڵماوە ئەم پێشنگانە لەوێ نمایش بکەم ئەم کارانە بەرم لەوێ نمایشیان بکەین و پیشانی دنیای دەرەوەی بین و بۆتە بەڵگەیەکی باش بۆ ناساندنی ئەم کەیسە ئەم کارەساتێکە هەرچەند قسەی لەسەرکەین و هەرچەند بەڵگەی لەسەر پێشکەشکەین کەمە چونکە بەڕاستی زەحمەتە تا ئێسەیش زیاتر لە 30,000 کچوشنی ئەو هاونیشتمانیانە لەو ناوچە بێسەروشێنن دیار نین وەرە تۆ بیخەمشکی خۆتەوە کە یەکێک لە خانەوادەکەی خۆت هەر لە شاری سلێمانی شەو ڕۆژێک دیار نمێنێ بچێتە شوێنێک هەواڵی نەزانی چه هەستێکە دەیە چه ناڕەحەتیەک ڕۆکاتە دەروون و دڵتەوە خانوادەیەک کامل ینی تووشی ناڕەحەتیە بن بەهۆی دیارنەمانی کەسێکت ئەگەر لە شەو ڕۆژێک شابێ وەرە تۆ 8 ساڵ 30,000 زیاتر لە 30,000 کچوژن دیار نمێنن و تا ئێسش بێسەروشن و کەس نازانن لەکوێن ینی تەنها ئەوە بکەین بە دیکۆمنت ئەوە دیکۆمنتکەین و بچین ئەم خانەوادانە بدوین بچین بزانین حاڵم خانەوادانە چۆنن تێگەین لەو ئازارە کە چەندێک قورس و چەندێک گەورەیە لەسەر شانی ئەم هاونیشتمانیانمان لە ناوچەیە. زۆر باشە لە ڕێگەی فۆتۆکانتەوە تا ئێستا چەندێک لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیان ڕێکخراوە NGO-کان با بڵین پێشنگاکانی تویان فۆتۆ بەڵگەکانی تۆ کارێکیان کردووە کە ئەوان بێنە سەرخەت وەکو با بڵین هاوکاری وەکو کۆمەک وەکو بە هەر شێوازێکی تر بێت بۆ ئەوەی کە یارمەتی خەڵکی شنگال. خۆشبەختانە کوراسێک دروست کراوە لە فەڕەنسا
کراسێک دروست کراوە لە ئەڵمانیا بۆ ناساندنی بە جونەسایدی ئەو کارەساتە منوکو فۆتۆگرافەرێ خۆشبەختانە ئەتوانم بڵێم لە هەموو فۆتۆگرافەرەکانی جیهان تاوان فۆتۆگرافەرێکی زۆر لە هەموو جیهان و سەردانی شنگالیان کرد و هاتنە کەمپەکان بۆ دیکۆمنتکردنی ئەم کارەساتە من خۆشبەختانە یەکێکم لەو فۆتۆگرافەرانی کە زیاتر لە هەر هەمویان لە هەرمیان زیاتر فۆتۆی منی تایە و کوراسەیە زیاتر لە 100 فۆتۆم لەو کوراسەیە بەشدارە و بەرگی گۆڤارەکە بەرگی کوراسەکە فۆتۆیەکی منە و توانیمە لە ڕێی فۆتۆکانمەوە زۆرترین ڕێکخراوی NGO بێنمە کەمپەکانی نەورۆز و باجەت گەندەڵ خەڵکی و ناوچەی خەڵکی کەمپەکان شایەدی ئەوە دەن کە لە ڕێگەی فۆتۆکانی منەوە توانراوە چەندین ڕێکخراوی بۆ نمونە تەسویرکوم بۆ نمونە پارادایم تایمز بۆ نمونە چەندین ڕێکخراوی کە چەندین ڕێکخراوی NGOی ئەوروپی و ئەمریکی لە ڕێگەی فۆتۆکانی من و توانیوانە بێنە کوردستان و هاوکارێکی باش پێشکەشکن بە هەموو ئەو هاوڵاتیانی کە ئاوارە بوون وێسە لە کەمپەکاناشی زۆر باشە کاک ناسیح تۆزێک ئەتبەمەوە بۆ ئەو مێژووە چۆن بڕیارەتدا کە بەرەو شنگال بەڕێ بکەویت بۆ ئەوەی کە با بڵێن چەند دۆکیۆمنتێک بینیتەوە و خۆت چاوەڕێ ئەوەتە کرد کە بە شێوەیەکی ئاوا گەورە بتوانانی دۆکیۆمنت کۆ بکەیتەوە بیهێنیتەوە من خۆم خەڵکی پارێزگای هەڵەبجەم خەڵکی گوندی نوێم سەر بە پارێزگای هەڵەبجە پارێزگای هەڵەبجە ئێمە ڕوبەڕووی جنوسیادی گەورە بۆ کیمەبەرانێکی گەورە بوویەوە کە 5,000 قوربانی منداڵ لە ساتێکە ئەگەر فارسێک و تورکێک نەبووایە ئێستا دیکۆمنتێکمان نەبوو پیشانی دنیای دەرەوە و نێخۆی بین کە ئێمەی هەڵەبجەی ئەومان بەسەر هاتووە ئەمە وای دەمن کرد ینی گرنگە فۆتۆگرافەر گرنگە هەر ئینسانێک لە هەر کایەکی هونەرە کارەکات هەست بە بەرپرسیارەتی بکە هەستکردن بە بەرپرسیارەتی وای لە من کرد کە بچم ئەو کەیسە دیکۆمنت کەم هەر کارە ساتێک هەر ڕووداوێک لە کوردستان ڕۆدا بەخۆشی و ناخۆشیەکانەوە منوکو فۆتۆگرافەرێ هەست بۆ بەرپرسیارەتێکم ئەوە ئەرکێکە لە سەرشانی من کە بێت دیکۆمنتی کەم هەم لە نێوخۆی کوردستان پیشانی هەم نیشتیمانیان بم هەم بیکەم بە هەواڵێک و بە دنیای دەرەوەشی بناسیێنم هەموو ئەو کاڵچەرە کوردیانە هەموو ئەو کارەسات و خۆشی و ناخۆشیانی کوردستان کە ڕۆدا وەکو فۆتۆگرافەرێک هەستم بۆ بەرپرسیارەتێک کە ئەبێت دیکۆمنتی بکەم و هەم بە نێوخۆی کوردستان و بە دەروی کوردستانیشی بناسیێنم لە هەموو کایەکانی هونەری دنیادا هەستکردن بە بەرپرسیارەتی واکە لە ئینسان کە خزمەتکە بە میلەتەکەی و بگا بەو ئاواتەی کە خۆی ئەوێت زۆر باشە ئەتوانین چیرۆکەکەم بە کورتی بۆ بگیاریتەوە لە کۆ دەستت پێ کرد و چۆن هەنگاوتنا من کە ئەو ڕۆژە کە لە سێهشت هاونیشتمانیان ئاواری چیاکە بوون و لە ڕێی کۆمەڵی ڤیدۆی فەیسبوکەوە بینیم زۆر ینی دڵ و دەروونمی هاژان یەکسەر بڕیارەمە 2 ڕۆژ دوایەوە پێویستیم بە 2 ڕۆژ بوتاوکەن کۆمەڵە زانیاری کۆکەمە کۆمەڵێ ئامادەباشی بکەم و کۆمەڵە فۆتۆگرافەری بیانی هاوڕێ من پرسیان پێ بکەم ڕێگاکەش مەترسی لەسەر طبعاً دەسێت چوومە دووهۆک لە دووەکە ویسمان لە دووەکە لە ڕێی جادەی ڕسمی بڕۆین وتیان ناتوانین بڕۆ چونکە داعش زۆر نزیکە هیچ ڕێگایان نەدا لێوە بڕۆین گەڕاین و چوینە زاخۆ یەکسەر لە زاخۆ لەوێش لە فیشخابور نیانش بچینەوە بەرەوە سەیتەری هەم برادرانی ئەم بەرهەبوون برادرانی ئەم بەر ئیزنیانی دا کەس هاتوو چووکە ماینەوە شەو من هەر کۆمەڵ برادر مەگەڵا بوو گەڕانەوە خەڵکی سلێمانی فۆتۆگرافەرەکان بەڵام من بڕیارما کە هەر بچم مامۆ لێ فۆتۆگرافەرێکی سووری کە لە هۆڵەندا ئاژیا لەگەڵ فۆتۆگرافەرێکی هندیە لەوێ ئەوانش لێوە بوون هاتبوون لەگەڵەوانە بەلەمێکی تەختەمان گرت بە پارە بیرمێکی 35,000 دینارماندا لە قاچاقی و بە ئاوەکە پەڕای نەچوینە ئەو بەرەو چوینە لای برادرانی ئەو بەرەوە یەپەگە و یەپەژە لێەوە هاوکاریان کردین بە مۆتۆرسی بردینان تا کەمپی نەورۆز لە کەمپی نەورۆز شەوێ ماینەوە و دوایە لەوێ لەگەڵ ئەکێلۆ برادرانی ئەوێ کە هەبوو هاوکارمان بوو زۆر یارمەتین کە لێرە زۆر سوپاسێکم زۆر هاوکارمان بوو لەگەڵمان نابڕێکەوتن چوین ڕۆ و چیاکە چوینە ناو هەموو ئەو هاونیشتمانیانی کە لەوێ ئاوارە بوون و لەو چیایە گیریان خواردبوو چوین دەوێت 2 ڕۆژ و تقریبا 4 ڕۆژ و 3 شەو ئێمە لێوێ ماینەوە زۆر باشە یەکەم فۆتۆ کە شرکاندت با بڵێن چ فۆتۆیەک هونەرمەندێکی شنگالە کە بە ناوی ئەبۆ شنگالیە بەداخەوە ساڵی پار وەفاتی کرد دانیشت بوو لە ڕێگاکە ڕۆشتین خانووکی وێرانە دانیشت بوو خانووکی وێرانە و ڕووخاوە بوو لە سێبەری پەنجەرێکە لای پەنجەرێکە سێبرێکە دانیشت بوو یەکەم فۆتۆی کە گرتم ئەو فۆتۆە بوو کە زۆر ینی جێگەی سەرنجە لای خۆم و دواتر ڕۆشتن بەو ڕێگایە تا چوینەوێ کۆمەڵی فۆتۆی سەرنجڕاکێشمان بینی و چوینە ئەوێ لەوێ ئەو هەموو ماسات و کارەساتەمانە بینی کە بەڕاستی تەنها ینی 3 شەو 3 ڕۆژ دانیشە ناتوانانی وەسفی یەک کارەساتیان بکەیت لەوێ ئەو بینی زیاتر سەدان مناڵمان بینی کە بەس دوو پشک کە پێوەدا گیانیان نەسپات سەدان ژنمانە بینی لە تینوە ئاخنکان
مناڵمانە بین لە توێنی ئاخنکان لە برسە ئەمردن ینی مەئاساتەکە ئەوە زۆر بوو ئەوەندە ناخۆش بوو ئێمە زۆربەی لە فۆتۆگرافەرەکان زۆر لە ڕۆژنامەنووسانی کە هاتبوون توانیان نەبوو ئیشکەن ئەگەڕانەوە هەن نەتەتوانی ئیشکەیت دەستت کامێرەی ناگەت فۆتۆیان بگریت بە بەرچاوتەوە مناڵێک لە تین و ئاخنکان دەتوانی هاوکاری بکەیت بە بەرچاوتەوە پیرە پیاوێک لە تین و ئاخنکان دەتوانی هاوکاری بکەیت و یارمەتی بیت ینی مەئاساتێ بوو ئەوەی کە ئاڵێن قیامەت لەوێ من بە چای خۆم بینی چەند فۆتۆت تۆمار کرد لەوێ و کامی لە هەر هەمویان سەرنج ڕاکێشترە و چیرۆکەکەی زۆر ناخەژێن ئەتوانم بڵێم من هەموو فۆتۆکان لای من جوانن بەڵام ئەو فۆتۆی کە زۆر شاهانەیە لای من زۆر جێگەی سەرنجە فۆتۆی و پیاوەپیرەی کە دەستی خسوێتە ژێر چەناکەی و خەوی لێکەوتووە لە خانەوادەکەی خۆی و ژنەکەی بەس دەرچوو بوون چوار کچی بێسەر و شوێن بوون لە حەسرەتی ئەوانە پاڵیا بوو بە بەردێکەوە و خەوی لێکەوتو بۆ فۆتۆی زۆر لای من جێگەی سەرنج و جێگەی تێڕامان بوو هەوڵت نایەوە چیرۆکی پشتی بەڵێن فۆتۆکان بە شێوەیەک بگێڕیتەوە لەگەڵکردنەوەی ئەم پێشانگەیانەیە چیرۆکەکان با بڵێن لەگەڵ فۆتۆکانە چیرۆکەکانیش بە نووسرا و پێشکەش بکەیت من هەوڵماوە ئەم چیرۆکانە هەمووی بکەم بە کوراسەیەک ئەگەر لە ئایندا دەستگیرۆیەک هەبوو ڕێکخراوێک سنتەرێک بەڕێبەتی ڕۆشنبیریەک توان هات من سەرخەت من سەدان چیرۆکی ئەوانم لایەکە لەگەڵ فۆتۆکان چیرۆکانشی بنووسینەوە و بکەین بە کوراسەیەک هەموو چیرۆکانم لای خۆم دیکۆمنت کردو لای خۆم نووسیمەتەوە و لەگەڵ ئەمەشان من وگوتم هەمیشە خەریکی دوکۆمنتکردنیم کەیسانم ئێستا بۆ نمونە سەدان کەیسی تاقانەکانی ئەنفالم لایە کە زۆری کەم نیە لەوانە ینی لەو بوارە تراژیدیانە من سەدان و هەزاران چیرۆکم لایە هەموویم لای خۆم نووسیوتە و ئامادەم کردو بۆ ڕۆژێکە سپۆنسەرێک دەستگایەک ڕێکخراوێک هەبێت بکەین بە کوراسەیەک و بخێنە مۆزەخانەکانی نێوخۆی کوردستان و دەرەوەی کوردستانیش لە دوای ئەو کارەساتە هیچ سەردانی شنگالت کردوێتەوە و ئایا هیچ کام لەو باڵێن خاوەنی ئەو فۆتۆیانەیان ئەو چیرۆکانت بینیوەتەوە بەڵێ خۆشبەختانە من دوای 2014 2015 سەردانی لالشم کردوێتەوە چوومەتە لەوێ زۆربیانم بینیوەتەوە فۆتۆکانم چاپ کردووە لەوێ فۆتۆکانم پیشان ناونەتەوە بینیوانە زۆر خۆشحاڵ بوون لە کەمپەکانە کاچوومەم بینین فۆتۆکانم پیشانن حتا فۆتۆی خانەوادەیەک لە چادرێکە هەمویان مان و خەوتون خەوانێکەوە فۆتۆیم گوتۆ پێمانەوە ئەو ئێوارە تقریبا ساعتی ڕۆژی ما بووم لەو کەمپە بووم بە زەبری سوێن و خولکێکی باشاکە نانیش ئێوارە داوەتیوان بووین لاوان ماینەوە زۆریان پێخۆش بوو کە لەو ڕۆژە ئەو فۆتۆیان گیراوە و ئێستا چاپکراوە پیان دراوەتەوە فۆتۆ هێزی ئەوەی هەیە کە هەستەکان بگوێزێتەوە ئەمە بەستمەوەی ئەگەر بێگومان نەهامەتی و مابڵین ئەو جینۆساید و ئەو کارەساتە بە هەر شێوەیەک وێنەی بگریت بێگومان ئەو هەستە ئەگات بەڵام ئایا لە ئێستاە کاتێک کە تۆ بابڵین دیسانەوە وێنەی ئەو خانەوادانە ئەو کارەکتەرانە گریتەوە ئەو هەستە بابڵین ئەو هەستی بابڵین کارەساتی کە بەسەر شنگال و بەسەر خێزان و کەسوکاری ئەوانە هاتووە ئەبینرێتەوە جارێکی تر لە ناو فۆتۆکانە بەڵێ من هەمیشە وتومە فۆتۆ جودا لە هەموو هونەرەکانی تر یەکێکە لەو هونەرانی کە وشکردنی ساتە بە زیندوی بۆ هەتایە ئەمێنێتەوە و زمانی هەموو نەتەوەیەکە ینی من هەمیشە وتومە فۆتۆ ئەتوانی یەک فۆتۆ شۆڕشێک بەرپاکە ئەتوانێ فۆتۆیەک شەقامێکی گەورە بەهاژێنێ وڵاتێک بێنتە سەر شەقام فۆتۆ زۆر گرنگە لای من چون زمانی هەموو نەتەوەیەکە هەموو فۆتوانی کە گیراون حەزێکەکان باز لە تراژیدایەکە باز لە ژیانی خانەوادەیەکەکە هەمیشە فۆتۆ بۆ توانیەتی لە بری وشە هەموو شتێک بە دنیا بڵێ چون وشە نووسین شعر نووسین شێوەکاری یان کارەکانی تر مەسرحی یان فیلم یا سینەما ئەمانە حیوارن بۆ نمونە هەموو کەس لی تێناگە هەموو کەس ناتوانێت خوێنەوە هەوێ بەڵام فۆتۆ زمانی هەموو نەتەوەیەکە بۆ منە فۆتۆیەک نمایشەکەی تورکیا گێت خوێنەوەی خۆ بۆیە بەڵێ فارسە خوێنەوەی خۆ بۆ هەیە عەرەبە خوێنەوەی خۆی بۆ کوردە خوێنەوەی خۆی بۆ هەیە زمانێک ڕاستە و خۆ لینکی هەیە لەگەڵ ڕۆح و دەرونی هەموو ئینسانێکە ڕاستە هیچ فۆتۆیەکت هەیە کە لە ڕۆژنامە بیانەکان بڵاو بووبێتەوە یان بە تایبەتی قسەکردن لەسەر فۆتۆیەکی تۆکن لەو کارەساتە با بڵێن گرتوتە و بڵاو بووبێتەوە من ئەو ستۆریانەی هەمووی ئەو ستۆریانی کە کردومە زۆربەی زۆریان لە هەموو ڕۆژنامە و سایت بیانەکانە وڵاو بۆتەوە و خۆشبەختانە لەسەر ئەو کەیسە و گوتمە سەد فۆتۆیە من لە گەورەترین فستیڤاڵی
فەڕەنسا لەوێ جایزەی سێهەمە بەدەستهێناوە لە کۆمەڵی فۆتۆی ئەو کارەساتە و من ساڵانە هەموو ساڵێک لەو فستیڤالە جیانیانە کە بەشدارم بەو کاڵچەر کوردیانە بەو کەیسە کوردیانە جایزەم بردووە تازەترین جایزە ساڵی 2020 بوو خۆشبەختانە لەگەڵ ڕێکخراوی سیدیۆ بەو فۆتۆ تراژیدیانە و بۆ فۆتۆ جوانانەی کوردستان بۆ کاڵچەر کوردیانی کوردستان توانیم جایزەی یەکەمی ئاشتی بەرم لە جیهانە و جایزەی یەکەمی پێکەوە ژیانیش بەرم لە جیهانە ئاشتی ئەو خانمە هەڵەبجەیە بوو کە لە ماڵە وێرانەکەی ئەو ساروخی کاتبوو ماڵەکەی وێران کرد و ئەو گوڵی تیاڕوانە بوو ئێمەی کورد باسمان لەوە باس لەوە بوو لە فۆتۆکە ئێمەی کورد هەمیشە ئاشتی خواست بووین تا ئێستا کوردێک نەبووە هێرش کاتەسەر نەتەوەیەکی تر و شەڕ بە نەتەوەیەکی ترۆشێ ئێمەی کورد هەمیشە هێرش کاتەسەرمان و ویسیانە داگیرمانکەن ینی لە ڕێگەی فۆتۆ توانین فۆتۆکەم لە گەورەترین فستیڤاڵی سویسریا لەوێ بێتە باشترین فۆتۆی ئاشتی و فۆتۆیەکی هەورامانیش ئەو دەروێشانی کە خۆشی و شادی دەرەبڕن بۆ دانیشتنی پەرلەمان ئەو پەرلەمانی کە 900 ساڵە لە هەورامانە دروست بووە ئەوەش بۆ فۆتۆی پێکەوە باشترین فۆتۆی پێکەوە ژیان و لەسەر کەیسی تیرۆری شەڕی داعش و تیرۆر فۆتۆیەکم لە پارادایم تایمز ئەو مناڵی کە بە دوو مانگی بە کۆڵی دایکەوە بەشداری شەڕی داعشی کرد ئەو فۆتۆیم ستۆریەک بوو ئەو ستۆریەم بۆ باشترین ستۆری جیهان لە پارادایم تایمز دەستەکانت خۆش بێت لەو چەند سەد فۆتۆیی کە ئاماژەت پێکرد و لەم چەند ساڵی کە چەندین پێشانگات بێگومان دەرباری شنگال کردوێتەوە هەموو فۆتۆکانتیان نمایش کردوون یان فۆتۆیەک هەیە یان چیرۆکێک هەیە کە هەڵت گرت بێ بۆ کاتێکی سەدان چیرۆکم لایە هەڵم گرتو بۆ کاتی خۆی بێت بۆکەی ئیتر هەر زەمانە و کاتی خۆی هەیە هەر فۆتۆ و هەر کەیسە و هەر چیرۆکە و زەمەنی خۆی هەیە چیرۆکی زۆر کاریگەرن ئێستا قسەیان لەسەر بکەیت یان بە تایبەتی ئەتەوێ قسەیان لەسەر ئەمە کاتی خۆی بێ قسەی لەسەر بکەم کۆمەڵە چیرۆکم لایە کە ئەسڵەن وتنی ئەبێ بە تاوان وتنی ئەمکەن بە خۆفرۆش ئەمکەن بە هەموو ئەو شتانی ناشرینانی کە لە دنیا هەیە بەڵام لە واقعیشان ڕاستە بە دیکۆم بە فۆتۆ ڤیدۆ من لامە کۆمەڵێک کەیزەیە ناتوانانی سە باسی کەیت کێشۆ مەشاکیل بۆ خۆی خۆم دروستە بێت هەموو ئەو چیرۆکانم داناوە بۆ کاتانی کە ڕۆژی دێت و نمایشی بکەم بە هەزاران کەیس و فۆتۆم لایە کە تا ئێستا نمایشم نەکردو و دامناوە بۆ ڕۆژانی کە دێت ئینشاڵڵا ڕەنگە زۆر گرنگ بێت کە فۆتۆکانی تۆ لە کتێبێکی گەوریان لە کوڕاسێکی گەورە و لەگەڵ چیرۆکەکانی شیا بگەڕێتەوە بۆ هیوایم کە ئەمە پلانی داهاتووتی ئەوە خەونی منە کە هەمیشە وتومە خۆزگە ڕێکخراوێک سنتەرێک گروپێک یان حکومت باتایە من 100 ستۆریم داناوە 100 فۆتۆ ستۆریم داناوە بکرایە بە کوراسەیەک و بە هەر سێ زمانەکە چیرۆکەکانیان بنووسرایەتەوە و لە خوێندنگای سەرەتاییەوە بە مناڵەکانمان بوترایەتەوە وتنەوەی هونەری فۆتۆ زۆر گرنگە بۆ میلەتی کورد ئێمەی کورد زۆر بێکەسین زۆر دژمنمان هەیە گرنگە هەموو ماڵێک فۆتۆگرافەرێکی تا دروستە بێت دروستکردنی فۆتۆگرافەرێک بەڕای من بەقەدەر هێزێکی چەکداری گەورە گرنگ و زەرورە بۆ میلەتی کورد چون هەموو کارەساتە و ماساتانی کە لە ئادەم و حەوا تا ئەمڕۆ بەسەر میلەتی کورد هاتووە هەمووی لەبەر بێ دیکۆمنتی لەبەر بێ بەڵگە ناتوانین هیچ قسەی سەرکەین و بە جینۆسایدی بناسین و یان هاوکاری کۆ بکەین و دەنگی نێودەوڵەتی کۆ بکەینەوە بەڵام خۆشبەختانە لە دوای 2000ەکانەوە شەقام وای لاتووە بچووکترین کارەسات بچووکترین شەڕ ئەگەر دوو خوشک لە گوندێکا بێ بەشەڕیان سبینی هەموو کوردستان نزانێ ئەمە زۆر گرنگە ئێمەی کورد هەوڵ بین فۆتۆگرافەر دروستکەین هەوڵ بین ئیحتیمام بین بە فۆتۆگرافەرەکانمان باوەڕەکەیت ئەو ڕۆژەی کە من چوون بۆ جیای شنگال 700 دلارم قەرز کرد دۆ ڕۆشتم بۆوێ ئەمە گرنگە حکومەتی هەرێم دەستگیرۆی ئەم فۆتۆگرافەرانەکە بۆ دیکۆمنتکردن و بۆ کۆکردنەوەی ئەو کەیسە بۆ دیکۆمنتکردن و کەیسانە بۆی دوایی بە دنیای دەروی بناسین بۆی دوایی ئەم کەیسانە بنە پاڵپشتێ بۆ ناساندنی بە جینۆسایدی ئەو کارەساتە من کە هاتمەوە لەسەر مەرز خواخوان بوو دەستگایەکی ڕاگەاندنە بێ میمۆریەکی لە میمۆریەکانی پێفرۆشم بۆی چوم و هاتمەوە سلێمانی ڕوزە دیلای و قەرزارم قەرزەکەی بەمەوە بە ناچاریش کۆمەڵە فۆتۆم هەبوو کە وا مەزانی دەستێکمە بڕن فۆشۆشمە بە دەستگایەک بۆی شتێک مادم دەستکێ بڕۆمەوە ئەو قەرزم بەمەوە ینی ئەمە گرنگە دەستی فۆتۆگرافەر بگرێسە من زیاتر لە 100 چیرۆکی زۆر جوانی تایبەتی کوردی هەمە کە شایانی ئەوەن بکرێن بە کوراسەیەک و
بخرێن هەموو کتێبخان و مۆزەخانەکان و لە خوێندنی سەرەتاییشە بە مناڵەکانمان ئاشنا بکرێن. بەو هیوایم زۆر سوپاس بە خێراتی جارێکی تر زۆر سوپاس فۆتۆگرافەر سوپاس کە سپاس بۆ شاشە جوانەکەی کورسات کە هەمیشە لە خەمی کاڵچەرە کوردیەکان و لە خەمی کەیسە کوردیەکانەوە دووبارە بە خێرهاتی. زۆر سوپاس. زۆر سوپاس.